أنا زیاتر لەبارەی دیدگای پارتی دموکراتی کوردستان بۆ پێکێنانی حکوومەتی نوێ عێراق زانیاری وەربگرین گفتوگۆ بکەین لەگەڵ میوانمان ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان کە میوانی کوردستان 24 لەگەڵمان لە استودیۆ بەخێر هاتی بەڕێز ئەحمەد سپاس بۆ جەنابەت گوێ لە گفتوگۆکانی من و هاوکارم دیلان بارزان بوو لە بەغداوە جەنابەت پرۆسەی هەڵبژاردننی جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان چۆنە بینی بەناوی خدای بەخشندە و میهرەبان سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بینەرانی K24 ئێمە نەکدوێنێ لە سەرەتاوە کە داخلی هەڵبژاردننی عێراق بووین دروشمەکانی پارتی دیار بوو لە هاوسەنگی و بەشداریکردن و با بڵێن سازانیش ئێمە بەڕاستی دەمانەوێت مشارێک بین لە پرۆسەی سیاسی لە عێراق بە شێوەیەکی ڕاستەقینە کۆمەڵە خاڵێکەیە کە چەند ساڵێکە ئێمە لەسەری ڕێک دەکەوین لەگەڵ عێراق بەڵام دواتر کە دێتە سەر جێبەجێکردن فەرامۆشی دەکەن جێبەجێی ناکەن وەکو لە دەستوردا هاتووە زۆری پەیوەستە بە هەرێمی کوردستان و هەندێکشی پەیوەستە بە عێراق منەوە بە بیر خەڵکی کوردستان دێنمەوە کە جەنابی سەرۆک لە دانیشتنەکان لە بانگەشەی هەڵبژاردن لە دانیشتن لەگەڵ بربژێرەکانی پارتی هەمیشە داوای لێ دەکردن کە ئەوان تەنها نوێنەری کوردستان نەبن بەڵکو نوێنەری هەموو عێراق بن بۆ باشتر بەڕێوەبردننی دەوڵەت ینی بە کارکردن بە عقلیەتی دەوڵەت و لۆژیک و چۆنیەتی گۆڕاندنی عێراق بەرەو باشتر چونکە ئێستا ئێمە دەزانین بندێمە سەر ئەو وردەکان بەڵام وەکوتم جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان هەڵبژاردنەکەی پێ وایە بە دیدگای جەنابەت چی لێ دێت تاوانەوەی دوێنێ ڕوویدا ئەوە دوور بوو لەو ڕێککەوتنانەی کە هەیە ڕێکەوتنەکانیش لەسەر بنەمایەک بوو خاڵی هەرێک گرنگ پارتی دیموکراتی کوردستان تاکە حزبی براوەی یەکەمە لەسەر تاسەری عێراق باشەکەواتە دیدگای پارتی بۆ پێکێنانی ینی بۆیە کاتێک پارتی کاندیدی دەبێت بۆ جێگری دووەمی پەرلەمان ئەوە مافێکی سروشتی خۆیەتی و ڕێککەوتن لەسەر ئەوە کراوە لەگەڵ ئەو لایەنانەی کە مەیلی هاوپەیمانێتیان هەبووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەڵام بەداخەوە ئەوەی دوێنێ ڕوویدا گۆڕانکاریەک هەبوو کە نەدەبا وابێ ئێستاش گەڕی سێم ماوە ئومێد دەکەین لە گەڕی سێم بە پێ ڕێکەوتنەکە ئەو پرۆسەیە ئەنجام بدرێ و تەواو بێت باشە ڕووداوەکانی پەرلەمانی عێراق دیدگای پارتی دموکراتی کوردستان لە پێکێنانی حکوومەتی عێراقە گۆڕێ چۆن ینی مەبە واتە ئەمەی کە ڕوویدا جەنابەت ئەمەی کە ڕوودا دیدگای پارتی دموکراتی کوردستان ئەگۆڕێت بەرامبەر بەو پێکێنانی کە ئەگەر ئەو ڕێکەوتنەی کە پارتی کردوویەتی لەگەڵ لایەنەکان جێبەجێ بکرێت هەر ئەوە دەبێت کە پارتی چۆن ڕێکەوتووە لەگەڵ ئەو لایەنانە بەڵام ئەگەر ڕێکەوتنەکە جێبەجێ نەکرێت ئەو کاتە مافی پارتیە چۆن بڕیار دەدات ینی دەرگای تر لە بەردەم پارتی دەکرێتەوە بۆ چۆنیەتی مشارەکردن لە پرۆسەی سیاسی داهاتوو لە عێراق لەبەرەوەی خۆت دەزانی ینی هەمووشت لەسەر بنەمای ڕێککەوتنە بەڵێ باشە پێکێنانی حکوومەتی عێراق لەگەڵ پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێنە یەک پاکێج یان دوو دۆسەی خۆی هەڵەی گەورە ئەوەیە ئێمە پێشتریش ئاماژەمان بەوەدا کە وا باشترە وا لە بەرژەوەندیدایە بە هیچ شێوەیە پێکێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان تێکەڵ بە پێکێنانی حکوومەتی عێراق نەکرێت چونکە دووشتی زۆر جودایە خەڵک لە کوردستان دەنجی بۆ پەرلەمانی کوردستان دابووە و بۆ مەبەستێک و بە مەبەستێک دەنجیدا لە عێراقیش بە مەبەستێکی تر دەنگراوە و تێکەڵکردنی ئەم دوو بابەتە بەڕاستی زیان بە پرۆسەی سیاسی
لە هەرێمی کوردستان و لە عێراقش دەگەێنێت ینی وا باشترە هەریەکەیان بە جودا باس بکرێت و بە جودا پێکهاتنی لەسەر بکرێت بەداخەوەش ینی هۆکاری دواخستنی پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەو مەبەستە بوو کە ئەو دوو پاکێجە بەیەک ببەسترێتەوە کامە خۆی لە خۆیدا تەسەوڕ دەکەم هەڵەیەکی زۆر گەورە بوو. باشە جەنابەت باست لە هاوسەنگی و هاوبەشی و سازان کرد کە پارتی دموکراتی کوردستان هەر بەم دروشمەوە هاتە ناو هەڵبژاردن و تا ئێستاش لەسەر ئەم دروشمەیە ئەگەر هاتوو ئەم مەرجانە کە مەرجی پارتی دموکراتی کوردستانە لە حکوومەتی عێراقا جێبەجێ نەکرێت هەڵوێستی پارتی چیە بێت؟ ئێمە تەمەنا دەکەین جێبەجێ بکرێت چکەوە لە بەرژەوەندی عێراقا ئەمە نامانوێت بە شێوەیەکی شکلی یا پۆستێکی دیاری کرا و لەبەرەوەی هەدەفی ئێمە ئەوە نییە. بۆ نمونە کە پارتی باسی مەجلیسی ئیتیحادی دەکەم بە پێی دەستور لە یەکەم خولی پەرلەمانی عێراق دەبا مەجلیسی ئیتیحادی تەشکیل بێ کەسی تەشکیل نەکرا یا ئەو تێبینیانەی لەسەر پێکهاتەی محکەمەی ئیتیحادی هەیە دەبێت بە پێی دەستور پێک بێت. خۆ ئێمە دەزانین و لەوەش تێدەگەین کە ئەوەی دوێنێ ڕوویدا هۆکارەکانی چییە. طبعی بەداخەوە خۆزگە بە پێی بەرنمەیەکی سیاسی و واقعی و لە بەرژەوەندی عێراق بووایە ئەو کاتە کێشە نەبوو کە جێگری دووەمی سەرۆکی پەرلەمان پشتی کووردە لە ناو کوردیش پارتی براوەی یەکەمە لە هەڵبژاردن تو ناکرێ 27 کورسیت هەبێ یا 28 کورسیت هەبێ بەڵام لایەنێک 5 کورسی هەبێ جێگرەکە پێشکەش بە ئەو بکەی ینی ئەوە لەسەر چ بنەمایەکە لەسەر چ ئەساسێکە و ئەگەر پرۆسەیەکی دیموکراسی بێ شێواز زۆرە بۆ جێبەجێکردنی پرۆسەی دیموکراسی بەڵام ئایا لە بەرژەوەندی عێراقە لە بەرژەوەندی کوردستانە کە ئەو جۆرە هەڵسو کەوتە ئەوەی دوونێ ڕوویدا ئەو شێوازە دەنگدانە ینی وابزانم حتا خەڵکی سادە لە عێراق تێدەگا ئەوەی دوێنێ ڕوویدا لە بەرچی ڕوویدا. بەڕێز ئەحمەد هیچ گفتوگە و دانوستان لەگەڵ لایەنە کوردستانەکان هەیە بۆ ئەوەی کە دیدگای هاوبەش هەبێ بۆی کە مافەکانی گەلی کورد لە حکوومەتی نوێی عێراقا پارێزراو بێ؟ بەڵێ ئێمە لە یەکەم ڕۆژەوە دەرگای وتوێژ و قسەکردنمان دانەخستووە داوامان لە هەموو لایەنەکان کردیە و پەیامەکەی دوێنێی جەنابی سەرۆک بارزانی زۆر ڕوون بوو دەربارەی ڕاستە دەربارەی پۆستی سەرۆک کۆمار بوو بەڵام ئەوە هەموو سێکتەرەکانی تریش دەگرێتەوە فەرموو لایەنە سیاسیەکان دانیشن بەیەکەوە ئیتیفاق بکەن ئەگەر نا ئێمە فراکسیۆنێکمان هەیە ئەو فراکسیۆنە وەکو کورد وەکو فراکسیۆنی کوردستانی لە عێراق دانیشن نەک فراکسیۆنەکانی تری غەیرە کوردستانی ئەوەی دوێنێکە کە وازەح دەستێوەردانێکی ئاشکرایە یاخود پەرلەمانی کوردستان کە هەڵبژێردرا ئەوان بڕیاری لێ بدەن ینی پارتی هەمیشە حەز دەکا کورد بە یەک دەنگ بە یەک دەست بە ئیتیفاق و لەسەر بنەمایەکی منطقی نەک بە عاتیفە بڕیار بدەن بۆ ئەوەی دەستکەوتەکان بپارێزن و ئەو خاڵە لاوازانەی کە هەیە و بەرامبەرمان ئیستیغلالی دەکەم نەیهێڵن. بەڵێ ئێمە سوپاس دەکەین بەڕێز ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دموکراتی کوردستان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس.